ساڵتان لە ببینەرەوەی سەلامی ڕۆژاو ئەمڕۆ هەفێبینێکی تایبەتمێ لەگەڵ هونەرمەند دڵنیا ڕەزازی کە ئەزانین لە پاڵ ئەوەی کە کارەکانی لە دەروی وڵاتەکە جارجاری سەردانی کوردستانەکە و لە هەمان کاتیشە دایکیشە. دڵنیا بەخێر بێتەوە ئێرە دڵ ناکردەوە بەڕاستی دنیا مەمنون قوربانی بۆم باس بکە بزانم ڕێکخستنی ئەم کارانت لەگەڵ دایکایەتی تا چۆنە ئێستا باسمان کردوتم ناڵەکانم بەجێهێشتەوە خۆت هاتێتەوە هەچەند بەجیانم نێشتە لای باوکیان من بەهۆی ئەوەی کە دایکم وا منی پەروەردە کرد کە ژنی شەتوانێ کاری هونەری کات و دایک بێت بۆ من ئەمە شتێکی زۆر احتیاجیە بە قسەی خۆتان پێم بڵێ جارجاری ژوو نەبیت و جارجار ئەگەڕێیتەوانە ناو کاری هونەری ونبوونەکەت بۆ چییە؟ ونبوونەکەم ڕەبتی بە دایکایەتی بوو ڕاستە بێت لە مناڵەکان زۆر بچوک بوون لە تەمەنێکا بوون کە بەلامەوە سەخت بوو کە بەجیان بێڵم بەڵامی سەگەیشتونە تەمەنێک کە ئاسانە لای باوکیانەوە دای بنم و چەند ڕۆژێ من بەس بۆ چەند ڕۆژێ تێمە بۆ کوردستان عادەتەن لە 4-5-6 ڕۆژی زیاتر نامێنم جاریشەکەی وایە زۆر جاروبارێ تک مناڵەکانیش دەخۆمات هێرمە بۆ ئێرە خۆشە چەند جارێک ئەوان لەگەڵ خۆتا بێنیتەوە پێکەوە لێرە کارەکان بکەیتە دڵی شدایان نامێنەوانە ڕاستە و کردویشمە ساڵی پێش و نزیکەی مانگە لێرە بووین هەمومان 2 ساڵ پێشەوەی شەد بە کچەکەم هاوردەون زۆر علاقیان بە ئەو دنیای هونەر نییە هێشتا مناڵن بەڵام جاروبارێتە خۆمان هەردووکیان تەمەند درێژ بن و نەخشێش لە توش ئیشەڵڵا باشە دڵنیە مادەمەوە ئیتر ئەو خەمەت نەماوە کە ئەوان بچووکن کەواتە بێ سەرقاڵی کاری هونەری بی کاری نوێت بەدەستەوە بێ بێجگەلم ڤیددیو کلیپە نوێی کە بڵاوت کردەوە بەڵێ 2 کلیپم بڵاو کردوەسە و پرۆدوسەنتی گۆرانیەکان کاک محسێنی حوسێنپورە کە لە کوردستانی ڕۆژهەڵات ئاژی لێرە سڵاوە و ڕێزی خۆمی بۆ ئەنێرم کارەکانی ئێمە شتێکی زۆر تایبەتە و نوێیە من تایسە بۆ ستایلە گوارم نەخواندووە و زۆر خۆشحاڵم کە توانیمە کاک محسێنە کارکەم هیوادارم کە ئێوەش بەدڵتان بێت بێگومان بەدڵمانە بێت کارێکی تری تایبەتت هەیە سەرقاڵی بی هێشتا بڵاوت نەکردبێتەوە بە نیازبی بڵاوی بکەیتەوە شتێکی لە تازگی بەرهەمێکم بڵاو کردەسەوە یانێ باسی 1-2 ڕۆژێکە تا ئەو کۆتادانە بوو کارڕۆیتەوە بۆ سویلانە بیرکەیتە بڵێ دەی بەرهەمێکی تر شتێکی تریشتە بێ هەمیشە هونەرمەند هەمیشە بەرهەمێنیا بەدەستی و بێگومان باشە دڵنیە ئاگادارم کە باوکت و مامت کاک ئەسعەدوایە زۆر یارمەتی دەرچن لە هەڵبژاردننی تێکست و هۆنراوەکان بۆ بەرهەمەکانت دروستە؟ ڕاستە بێگومان باوکیشم یارمەتیمە بەڵام تۆزی تەمەنی چووگە سەر و تااقەتی نەماوە جاران ڕێز و سڵامان وای زۆر سپاس دەکەم لە جیاتی ئەو ئێستا مامۆ ئەسعەدم زۆر یارمەتیمە هەڵبژاردننی گۆرانی هەڵبژاردننی تەبەقە دوای ئەوە بە خودی هۆنراوەکان زۆر یارمەتیمە مامەت هەر خۆی لە بواری هونەری کارەکە مام خۆی هۆنەرمەندە بەڵێ باشە ئەو حەزەکە کە شتەکان بۆ تۆ هەڵبژێرێ یان خۆت داوای لێک یان ئەوڵێ وەرە کارێکم هەیە نوێیە هەردووکی جارێ زەنگم بۆ ژێ دڵەگیانەوە ئەم گۆرانیە پێم وا بشتێکی زۆر باشە گۆرانی ئامانەمان کە گۆرانیەکی فۆلکلۆرە بەڵام لای منەوە دانیشت بۆ ئەو ڕۆژە وتم مامە مەسۆدگارێک مە شتێکی ئەوەکەم وتیدا بێژ بێسە شارەکەم بۆ بڵێ بزانم چۆنە وتی بەرە گۆڕانکارێکی لێکەین بۆی کە بۆ من وەکو ژنێک خۆشتر بێ بتوانم بیخوێنم باشە دڵنیام ئاگادارین کە لە کوردستان ماوەیەکی باشە هونەرمەندەکان لایڤ موزیکەکان کۆنسێرتەکەن تا چەند ئەمەت پێ باشە ها خۆشت هەر بۆ کارێکی لەم شێوازە سەردانی کوردستانت کردو ئەمە کارێکی تا چەند بە باشەی بینی بۆ هونەرمەندان و بۆ ئێرەش ئەزانی چیبان و گیان من لە خانەوادەیەکی هونەری گەورە بووم من فێرم بەوەی کە هونەرمەند هونەری خۆی پێشکەش بە خەڵکی خۆیە کات کە پێیان وتیان وەرە لە شاری هەولێر کۆنسرتێک ئەنجام دەر پێت خۆش بوو ئەی بێگومان چۆنە من کوردستان خۆشە مە خەڵکی خۆمە خۆشەوێ من ئەم کارێکە یەکەم بۆ خەڵکی خۆمان پێشکەشە بە ئەوان واقعەن هونەرمەند بێ جمهوری خۆی هیچ نییە بێگومان باشە دڵنیە حەز ناکەم ئەم پرسیارەش لێکەم حەزەکەم پرسیارەکەش لێ بکەم نانا پرسیار دەربارەی دایکت بەڕەحمەت بێ بێگومان ئەگەر ئێستا لێرە گوێی لە دەنگت بێ چی پێ ئەڵێ ئەزانە کە کچەکەی کۆنسرتی هەیە لە شاری هەولێر و خەریکی کار و پرۆژەی نوێیە اینجا نابێت هیچ هەستیشت بجوڵێنم باشە بێگومان دایکم شانازی ئەکرد بەوەی کە من شانازی ئەکات بەوەی کە من
ڕێگەیەکم هەڵبژاردووەکە و هەمیشە زانوویەتێکە من ئەو توانامە هەیە دایکم یەکمین هاندەری من بوو ئەو ئەیزانی هەر لە مناڵیەوە کە من دەنگێکم هەیە کە لای بڕێ کە ساڵم هەموو کەس پێیان خۆش بێت و هەمیشە هەوڵیەدا کە من بکێشێتە ناو دنیای هونەر بەڵام من مەشغوڵی چیتر بووم دڵنیام کە بە بوونی من لە کۆنسەرتی ئاوا کۆنسەرتی دیکەی شەروە بەرنامەی تر کە ڕۆحی پێشا دەوێت من خۆم دایکی دوو مناڵم کچێکم هەیە کوڕێکیشم هەیە من خۆشی لۆلانی کچم گەرەکە ولی یۆری شەروەها تەنها حەزەکەم کە ئێستا هەست بە هەستی دایکی خۆتەکەی وانە ئۆیا زیاتریش چۆنە بێگومان بە تایبەتی کەچمە سەر ستێج زیاتر هەستەکەم بە ڕۆحی دایکم بەرهەمەکانی ئەوان بۆ ئەوان لە ئەی بۆ مناڵەکانت ئەی چۆنە زۆر حەزیان لێ ئەی چۆنە بەڵێ کچەکەم بە تایبەتی کوڕەکەم هێشتا تۆزە منداڵە بەڵام و لە بەرنامەی کە بەشدار بووم چەند ڕۆژە لەمەوە پێش لەسەر لەناو پلەیلیستەکە وەکو هەمیشە من بە ئەرکی سەرشانی خۆمەزانم کە حەزیشەکەم بێگومان شانازیەکەم بەوە کە گۆرانیەکانی دایکم بڵێمەوە و هی باوکیشم هەروەها ئیتر تێکەڵێ بوو پلەیلیستەکەمان تێکەڵ بوو لە گۆرانی خۆم و دایکم و باوکم چەند خۆش بە گۆرانی دایک و باوکە بڵێیتەوانێوانە بێگومانێ بێگومان دەیخوا باوکت هەر بۆ بەهێڵێت و منداڵەکانت هاوسەرەکەتان دووبارە زۆر زۆر بەخێر بیتەوە بە کوردستان ئێرە ڕوومان کردەوە دڵنیای قوربانی تۆ مەزەکەم سپاس بۆیەوە سپاس بۆ ڕوودا و سپاس بۆ ستافەکە قوربانی دوای سەرکەوتنت بۆ خوازی قوربانی تۆ سپاس بۆ ئەوانش بکەین کە بینەری ئێمە بوون بێگومان سپاسی بینەرەکانیش سپاس بۆ ئێوەش کە بینەری ئێمە